دۆخی کارەبا ئاسایی دەبێتەوە. سپاس لە بۆ خۆڕاگری خەڵکی شارەکەمان و پارێزگاکەمان و هەرێمی کوردستان دوای ئەوەی کە ویستیان زەفەر بە ئیرادەی گەلەکەمان ببن پەلاماری ژیانیاندا، پەلاماردانی ژیان ئەو کارە تیرۆریستی دەرحەق بە کۆرمۆر کرا. پەلامارێک بوو لە بۆ تاکتاکی خەڵکی کوردستان کە مەحروم بێ لە ژیانی ئاسایی خۆی لەو دەستکەوتێکە لەو ساڵەدا بەدەست هاتیە دوای چەندین ساڵ ببووینە خاوەنی پرۆژەی ڕووناچی و کارەبای بەردەوام. سوپاس لە بۆ خۆڕاگری خەڵکی کوردستان کە بەڕاستی زەحمەتێکی زۆریان دی لەو چەند ڕۆژە کە کارەبا بەو جۆرە بوو. بەڵام ناشکرێ سوپاسی هەموو ئەوانە نەکەین کە بەردەوام لەسەرەوە بابەتە زۆر خەمخۆرانە کاریان کرد لە تیمەکانی پرۆژەی ڕووناچی و تیمەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی کارەبا بە هەموو پێکاتەکەی. بەڕاستی زۆر ئازایانە گورجوگۆڵ کاریان کرد لەوەی کە کارەکانیان چارەسەر کردی. ئێستا گەیشتینە ئەو قۆناغەی کە دۆخی کارەبا ئاسایی دەبێتەوە. زۆر سپاس لە بۆ جەنابی سەرۆکوەزیرانیش کرد لەسەر بابەتەکە زۆر ورد چاودێری دۆخەکەی دەکرد بەردەوام بە دوواداچوونی هەبوو لەوەی کە کەی چارەسەر دەبی چ پێویستە لە بۆ چارەسەربوونی. بەڵام ئەوانە بۆ مێژوو ئەو کارە تیرۆریستیە، بەڵام نابی مێژوویەک بی لەبیر بکرێتن. ئەوەی بەنسبەت ئێمە وەکو خەڵک وەکو دامەزراوەی حکومی چاوەڕوان کراوە حکوومەتی عێراقیە کە ڕێوشوێنێک بگرێتە بەر جارێکی دیکە و تیرۆریستانە نەتوانن بەو جۆرە زەفەر بە دامەزراوەکانی ئێمە ببن و ئەو کارە تیرۆریستیانە ئەنجام بدەن. ئەوەی ئێمە وەکو خەڵکی کوردستان چاوەڕوانین ئاشکراکردنی ناسنامەوەی بکەرانی ئەو کارە تیرۆریستیە بۆ سنووردانانە لە بۆیان و ئیجراعاتکردنیشە هەر بە ئیدانەیەک و بە بەیاننامەیەک و بە دروستکردنی لێژنەیەک و لە بەدواداچوون و چاودێریکردنی کۆتایی پێنەیە. ئیجراعاتمان چاوەڕوانیە چونکە بەڕاستی ئەوەی کەکرا لەگەڵ تەواوی خەڵکی کوردستان و لەگەڵ ماڵ بە ماڵی خەڵکی کوردستان و لەگەر هاوڵاتی بە هاوڵاتی خەڵکی کوردستان بوو.